طبعا پارتی یەکێتیەکی نوێنەری شارەیە لە دادگای فیدراڵی دادوەرێ بۆ لایکشێنەوە باش دادگای دەستوری بێ ئەوە بێ من لە جان بە قانونیەکەی نازانم کە دەستوریە یا نادەستوریە چکە وابزانمە بێ قانونی تایبەتی بەخۆی و کۆمەڵی ڕێو شوێنی پەرلەمانیە بۆی تەواوکرێت بەڵام یەکێتی پارتی خۆیانێکی نوێنەرێکیان لەم دادگادان باشە دادگای فیدراڵ پەرلەمانی هەڵۆشاندەوە شتێکی ڕاو بوو پەرلەمان وادەی تەواو بوو یانی ئەنجومەن محافظە وادەی تەواو بووە ئەمە کەس ناڕەوایی لەمان نییە پاشان ئەمە نیگەرانن لەوەی نوچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بدرێت لە بارکێکی عێراقیەوە ئەن چ مشکلەیە باشە ئەگەر عێراق بینێرێ بۆ وەزارەتی دارایی وەزارەتی دارایی بیداتە چەند بانکێکی ئەهلی ئێمە کارتەکەی ئێمە لە بانکە ئەهلیەکانەوە بێ ئەو هەرێم بەئێزە بەس کارتی موچەکەت لە بانکێکی عێراقەوە بێ هەرێم لاواز هەرێم بەمانە بەهێز و لاواز نابێ هەرێم بەوە لاوازە بێ چێتی و پارتی واز لەم دزی و دەخەڵیە بێن هەنی هەرێت لە باسکە و لە مەرز و لە عەرز و لە هەموو شتێکە تەنانەت لە عەلووە و لە پشکرد هەموو شتێک خەریکی سەران خۆ ئەنووداڵی خاوەنی سەدان ملیۆن دۆلارن هەرێم بەوە لاوازە بێم دادگا و زانکۆ و سوپا و ئاسایش و پۆلیس و ئەمانە هەمووی وڵکی حەزب بێ هەرێم بۆ ئەوەی بەهێزمە پێویستی بە دادپەروەریە پێویستی بە حکومڕانێکی باشە ئەگەر نا بەڕاستی من پێم وایە ئەو کاتە هەموو خەڵکی کوردستان حکومڕانێکی باشە بێ پشتیوانیان ئەمە گرفتە گەورەکەیە ئەم عێراقی 10 ساڵ پێش ئەبێ بەرپرسانی پارتیەکێتی باشە بەو سات قەرارەکانی دادگای فیدراڵیش بات یعنی ئەوە نیە بڕۆی تاعدیکەیت و لە شوێنکەوە بەڵێ ئاسان نییە تەوتینی نوچەیە و ڕەبتکردنەوەی بە بەغدا و دەبین بیدات پرۆسەیەکە کاتێ یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و شێسە لە ڕێگەی وەحدەش بێریارەکان و کۆ دۆسێ و فایلەکاندا و فەرمانبەر بڕوا و کات دەرکا و پرۆسەکە دەست پێ بکە بەلایکەمەوە زۆر ساڵ زیاتری پێچێ بەڵام دەستی پێ بکاری حکومەت بڕاتە مفاوزاتەوە بڵێ ئەوە ئێمە ئامادەین ئەوە دۆسیەکانمان با دەست پێ بکەین بەڵام بەڕاستی ئەگەر ئامادە نەبێ ئەمە بکە دۆزبوویە قەیرانێکی تر بەرۆکی هەرێمی کوردستان بکرێت